خلاص بقى وكذا كل بياس كده ها اگر خلاص بقى بدو كل شيء كل بێزادە بی لە ماڵێ وەختەکە لێرە دوسێ سعات بەخۆشی پێکەوەڕا دەبێرن دوو سوعبەت دەکەین و دوور دەکەوین و لە هەموو شتێکی مەشغوڵی تاوڵێ دەبین مەشغوڵی ئەوەی دەبی هەندێک مێشکل لە ئەشیای ئەولا ئیملا و ئەولا دوور دەکەویتەوە. لێرە دادنیشم ینی زۆر یان بەشی زۆری تەلەبەمان لێرەنێت تا ئەوانیش ئێستا کە تەقاعد بووینەوە ئەوانش کە لێرە دێن دەمبینەوە دێنێن مامۆستا ئەوانی ئێستا تەقاعد بووینەوەی کومن. او پازده مۆزەخانەکەمان لە 33 ژوور پێگاتووە هەر سێژوورەکەی لە شێوەیەکی شیرین و بەعزێکی تر دیزاین کراوە کاتێککە خەڵک لە مۆزەخانەکە ڕەسم ئەگرێ دوایی کەی بێتە ئێرە ئێمە شیرینیان پێشکەشەکەی. من خاوەنی ئەم بیرۆکەیەمان لەوە وەرگرتووە کە لە خەیاڵی هەم کەسێکە جیهانێکی لەم شێوەیە هەیە کە تایبەت بێت بۆ کات بەسەربردن و بۆ وێنەگرتن کە شوێنێکی گونجاو بێت بۆ هەموو تەمەنە جیاوازەکان. ئێمە ویستمان لە مەودوعات چیتر ئەم جیهانە خەیاڵی نەبێ و بکەین بە واقعی بۆ هەموو کەسێک. Беззаботно и радостно в это утро проводили свои каникулы. В 11 утра в парке Гомель, но и другие города Белоруссии, Украины и Прибалтики. Немецко-фашистских захватчиков. Пришли прогуляться, по Москве ходили. Сегодня, да, сегодня день вечера сегодня памяти и скорби, 22 июня. Так и ушло ее. Посмотрели концерт, очень понравился. Выступала такая серьезная, симфонический серьезный оркестр. Вот сейчас смотрим фильм. Фильм «А зори здесь тихие», самый такой известный фильм, как все знают. У меня воевал дедушка, поэтому этот праздник для меня одновременно и очень грустно, и очень радостно, что мы одержали победу. И очень благодарна всем воевавшим нашим дедушкам и бабушкам. И спасибо огромное организаторам этого концерта, что чтут память на сегодняшний день. Был потрясающий концерт, и собрались очень много народу, очень много молодежи.